ئەم کاتتان باش. دوجار دوای کۆمەڵێک ئاڵنگاری و ململانی سیاسی عێراق هێواش هێواش هەنگاو دەنێت بەرەو هەڵبژاردننی گشتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. هەر بۆیە بانگەشی هەڵبژاردن دەستی پێکردووە. پارتە سیاسیەکان ململانێ دەکەن وە کێبڕکێ دەکەن لەسەر بەدەستێنانی زۆرترین دەنگ بۆی ببنە خاوەنی زۆرترین کورسی لە نێو پەرلەمانی عێراقدا. ئەم شەو لەم دیبەیتەدا ئێمە تیشک دەخینە سەر هەرێمی کوردستان، دەمانوێت بزانین ئاخۆ هەرێمی کوردستان چۆن خۆی ئامادە کردووە بۆ پرۆسەی هەڵبژاردن و خیتابی سیاسی کورد دەبێت چۆن بێ لەم پرۆسەی هەڵبژاردنیا خودت لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا. ئەمانە و چەندین پرسیاری تر ئاراستی میوانەکانمان دەکەین کە بە سوپاسەوە پارێزگاری شارەکان لەگەڵمان ئامادەن. هەرێک لە بەڕێزان ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر لەگەڵمان ئامادە دەبێت. هەروەها دکتۆر عەلی تەتەر پارێزگاری دهۆک، بەڕێز ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە کە سوپاسیان دەکەین ئەم شەو ئامادەن لەگەڵمان و وەڵامی پرسیارەکانمان دەدەنەوە. هەروەها دەبێت ئاماژە بەوە بکەم کە جەنابی دکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانی پەیوەندیمان کرد پێوەی بۆی ئامادە بێ لەگەڵمان، بەڵام داوای لێبوردنی کرد و وتی کە سەرقاڵی زۆر کاری ترە و چەندان کاری تری لە ڕێیە بۆیە نەیتوانی ئەم شەو لەگەڵمان ئامادە بێت لەم دیبەتەدا وەڵامی پرسیارەکانمان باتەوانێ. ئێمە دەسەکەین با گفتوگۆکانمان. سەرەتا دەچمە لای بەڕێز ئومێد خۆشناو. سپاس بۆی کە ئامادە بوون لەگەڵم، بە خێراتنتان دەکەم. بەڕێز ئومێد با لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. دەمانوێت بزانین خوێندنەوەتان بۆ کەشی بانگەژێ هەڵبژاردن بە تایبەت لەم چەند ڕۆژەی دواییدا کە هێواش هێواش لە هەرێمی کوردستان دەست پێکات چییە؟ زۆر سپاس ژینۆخان، سڵاو ڕێز بۆ جەنابەت بۆ بینەران، بۆ هەردوو برانی بەڕێزم دکتۆر عەلی و کاگازات. ئێمە لە پارێزگای هەولێر هیواخوازین کە وەک هەمیشە هەڵبژاردنەکان و بانگەشەی هەڵبژاردنەکان بە شێوەیەکی دروست و تەندروست بەڕێوە بچێتن بۆ ئێمە لە هەرێمی کوردستان لە سەروی هەموو بابەتێکەوە ئەمنیەت و ئیستقرار و ئاشتی کۆمەڵایەتیە. هیواخوازین لایەنەکان و کاندیدانی لایەنەکانیش وە جەماوەری لایەنەکانیش هاوکار و هەماهەنگ بن بۆ ئەوەی کە بتوانین هەم بانگەشەیەکی سەردەمیانە و هەمیش دوور لە ئاژاوە و گرفت بەڕێوە بچێتن. بە دڵنیاییەوە ئێمە لە چوارچێوەی ئەو پانتاییە فراوانەیەی ئازادی هەیە. بە تاکید هێز و لایەنە سیاسیەکان گردبوونەوەیان دەبێتن و کۆبوونەوەی جەماوەریان دەبێتن. لەگەڵ ئەوەشدا سەرڕای داوای ئێمە بۆ ئەوەی کە بانگەشەیەکی دروست و ئارام بەڕێوە بچێتن، نابێ هاوڵاتیان و نابێ جەماوەری هێز و لایەنە سیاسیەکان و نابێ کاندیدەکانیش کە پاڵەوراون ئێستا گەڕان دەکەن و تێکەڵگەکی زۆریان لەگەڵ خەڵک هەیە، نابێ لەبیر بکەن کە ئێستاش مەترسیەکانی کۆڕۆنا کاریگەری زۆری هەیە. بۆیە هیواخوازین لە هەر گردبوونەوەیەکدا لە هەر بەریەککەوتنی خەڵک و کۆبوونەوەی جەماوەریدا ڕەچاوی دۆخی تەندروستی خۆپارێزیەکان بکرێتن. ئێمە لەو چوارچێوەیەدا سەرڕای هەموو پلانە ئەمنی و ئامادەکاریانی لە سنووری پارێزگای هەولێر ئەنجاممانداوە و ئامادەکاری باش کراوە. هێزەکان هەمووی بە ئەرکی خۆیان هەڵسان و پلانی خۆیان هەیە لە چوارچێوەی یاساکان و لە چوارچێوەی ئامادەکاریەکان و ڕێنماییەکانی کۆمیسیۆندا. بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ دڵنیابوون و بۆ ئەوەی کە بتوانین کارێک بکەین، ئێمە ڕۆژی دووشەممە 13 ئەیلول لە دیوانی پارێزگادا کۆبوونەوەیەکمان لەگەڵ نوێنەرانی سەرجەم لایەنە سیاسیەکانی بەشدار بوو لە هەڵبژاردنەکان کرد کە بە خۆشحاڵیەوە چەند ئامادەکاریەکمان کرد بوو بۆی ئێمە چەند بڕیارێکمان هەبوو. پێمان خۆش بوو هێز و لایەنە سیاسیەکان بڕیارەکانی ئێمە لە ڕێگای میدیاوە نەبینن، بەڵکو نوێنەرانیان لەگەڵمان بەشدار بن. ئەگەر سەرنج و تێبینیەک وە ئیزافەیەکیان هەبێتن لەگەڵمان بەشدار بن. ئاماژتان لە دەرکردنی ئەو بڕیارانە چی بوو کاگومێر؟ 12 خاڵ بە دڵنیاییەوە 12 خاڵ بوون بە بڕیار کە پێشتر ئامادەمان کرد بوو بڕیارەکان و دوای گەنگەشەکردن لەگەڵ نوێنەرانی هێز و لایەنە سیاسیەکان بۆ ئەوە بوو کە بە دەقیقتر ئەوان لەگەڵمان بەشدار بن و لە ناو بڕیارەکان خۆیان تێدا بن. بە خۆشحاڵیەوە سەرڕای چەند تێبینیەک کە دەوڵەمەندتریان کرد بڕیارەکانی ئێمە هێز و لایەنە سیاسیەکان لەگەڵمان کۆک بوون. بڕیارەکان ئێستا کە دەچێتە بواری جێبەجێکردنەوە لە ئەمڕۆکەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە، هیوادارین هیچ لایەنێک و هیچ پاڵێراوێک و هیچ کاندیدێک پێشێلکاری نەکاتن لەبەرەوەی ئێمە ئەم جارە ئەرچی دەستگاکانی
ئاسایش و پۆلیس و حکوومەت قڕسترە لەو هەڵبژاردنەدا کە حیمایە کاندیدی شەیە چکە شێوازی هەڵبژاردنەکە و گۆڕانی میکانیزمی هەڵبژاردنەکە پێشتر زیاتر و زۆرتر تەعامل لەگەڵ کیانی سیاسی دەکرا بەڵام ئێستاکە لەبەرەوەی لیستی کراوەیە و کاندیدیش پێویستی بە حیمایە هەیە بۆیە ئەرچی ئێمەشە وەکو دەستگاکانی حکوومەت و ئێمە لە لێژنەی ئەمنی پارێزگای هەولێر هەموو ڕێشتوێنێکمان گرتوۆتە بەر بۆ ئەوەی حیمایە کاندیدانیش بکەین. زۆر باشە کاگومێت دەگەڕێ مۆلات بەڕێز ئازاد سپاس دەکەم کە ئەم شەو لەگەڵمان ئامادە بووی خۆشحاڵم ئەمەوێت بزانم ئامادەکاریەکان لە شاری هەڵەبجەی خۆشەویست چۆنە و چ جیاوازیەک دەبینن لە نێوان ئەم هەڵبژارنە و هەڵبژارنەکانی ڕابردوودا. سپاس بۆ بەڕێستان بە خێراتنی هەردوو برای بەڕێز کاویکتۆر ئومێد و کاویکتۆر عەلی ئەەکەم دیارە خۆتان نەزانن هەڵبژاردننی ئەمجارە زۆر هەستیار و حساسە چکە هەڵبژاردنێکی گرنگ وەستیار نەبووایە ناوی نەئەندرا هەڵبژاردننی مەسەڵەن پێش وەخت یعنی ئەگەر ببی وەختی زەمانەکەی وایە لە ساڵی 2022 مانگی 4 بکرایە بەڵام خراوەتە کۆتایی 2021 و بیزات ڕۆژی دەی 2021 گرنجەکەی لەوایە ئەمە هەڵبژاردنێکی چارە نوزازە تەجروبەیەکی نوێ هەیە لە عێراقا ئەو تەجروبە نوێیە ئایا چۆن تکرارە بێتەوە خۆتان زانین سڕاعی دەولی گەورە لەسەر وڵاتی عێراق و سڕاعی ناوچەی زۆر لەسەر وڵاتی عێراق و لەسەر ئایندەی ئەم هەڵبژاردنەوە ئایندەی پێکهێنانی حکوومەتی عێراقی هەیە ئەمە بەنسبەت ئەمریکیەکان بەنسبەت کۆماری ئیسلامی ئێران و بەنسبەت تورکیا و بەنسبەت وڵاتانی عەرەبی ئێمە ئەوەشتە ئامەکە بووکە لەسەر گرنگجە هەڵبژاردنەکە بۆیە بێ ئێمە زۆر هەستیار مامەڵی لەگەڵا بکەین ئێمە بۆ خۆمان بەرابەرم هەڵبژاردنە من هەر ئەمڕۆ کۆبنیەکەم لەگەڵ نووسنگەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە هەڵەبجە کرد و لەو کۆبنوە پێمان وتن پێویست ئەم هەڵبژاردنانە ئێمە کەشێکی عادل و کەشێکی ئارام مهەیە بکەین و پێویستە کارە بکەین هەموو کاندیدەکان بتوان ئازادانە کاری ڕێکلامی خۆیان بکەن بەبێت تەشیر بەبێت توندوتیژی و هەموو لایەنە سیاسیەکان بۆ خۆیان ڕێکلامی خۆیان بە کاڵای خۆیان هەڵبدەن بەبێ ئەوەی تەشیر بکەن بەبێ ئەوەی توندوتیژی بکەن چونکە وەزئی کورد وەزێکی هەستیار و حساسە لە ناو پرۆسێکی گەورەیە پێوتێ پرۆسی هەڵبژاردنەکانی عێراق و مراقبینی نێودەوڵەتی هەیە و مراقبی لە ئومەمی متحیدە و نەتەوە یەکگرتووەکان هەیە ئەوانیش پێویستە وا بزانن کە ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو کوردستان فۆرمێکی جوان فۆرمێکی ئارام پێشکەشەکەین بۆ مەبەستە ئێمە وتوان وەکو حکوومەت وەکو پارێزگا و هەموو هەماهەنگیی کۆمیسیۆنی باڵاکەین لەوەی پۆلیس ئاسایش تەندروستی کارەبا حتا پەروەردە و بەرگری شارستانی لە خزمەتی ئێوان خۆتان نەزانن ئەم کۆبنەوەی ئێمە لەسەر ئەوە بوو بنکەکان قوتابخانەکانن واتە بێ قوتابخانەکان مهەیە بن و قوتابخانەکان ئەم انتخابات بەیانی ساعت 7 دەست پێ دەکات هەڵبژاردن تا 5-6 ئێوارە درێژیش ناکرێتەوە فەرزی دەنگکەوێتە 10-11 شەو ئەبێویستە کارەبای هەبێ بۆیە لەگەڵ کارەبا دانیشتین هەر ئەمڕۆ حزوورمانە بوو ئاسایشی هەبێ و ئەبێ سکیوریتی پارێزراو بێ و ئەبێ بۆ خوا نەخواسە شتێکی نەخوازراو ئێمە لەگەڵ بەرگری شارستانی تیمان حاضر کردووە و لەگەڵ تەندروستی باولین تیمان حاضر کردووە بۆ یەک کۆبنەوەی یەکەمان ئەمڕۆ لەگەڵ کۆمیسیۆن بوو هەموو وعدێکی هەماهەنگیمان پیان و داواماندێکردن چی پێویستە لۆجستی مادی معنەوی لە خزمەتانابین بۆ ئەوەی کەشی ئارام و دۆخێکی ڕێکوپێک و عادیلانە بڕوا بڕێوە و لەگەڵ موسسەدەکانی خۆمان موسسەی سەحات تەربیە بابلین کارەبا پۆلیس ئاسایش بەرگری سارشتانی تەندروستی کۆبینەوە لەوانش کۆبنی دۆمان کرد کە پێویستە تیمی تەندروستیمان حاضر بێ بەرگری شارستانی ئامادە بێ لە ڕووی ئەمنی و ئاسایشەوە سکیوریتی لە پۆلیس و بابرین ئاسایش بۆیان ئامادە بکەین زۆریان پێخۆش بوو ووتیان ئێمە کۆبنەوەی تریشتان لەگەڵاکەین هەست گۆڕانکاریەک بێ بەڕاستی ئێمە یەک هەدەفمانەیە ئەم هەڵبژاردنێکی ئارام بێ هەڵبژاردنێک بێ دوو لە توندوتیژی وە کورد و هەرێمی کوردستان و کیانەکان لە هەرێمی کوردستان ئەو فۆرمە مۆدێرن و نوێ پیشان بدەن کە بەڕاستی دایمە ئێمە لەگەڵ ناوەڕاست و خوار و عێراق لەگەڵ شوێنەکانی دواتر دێنە سەر ئەوەی کە دەبێت کاندیدە کوردەکان بەتایبەت لە هەرێمی کوردستان چۆن بانگەشە بکەن و بە چ گوتارێکی سیاسیەوە داخڵ بن بەڵام ئەمێ ئەو پرسیارە لە بەڕێستان بکەم لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک بڕیاردرا لەلایەن شارەوانی هەڵەبجەوە با بزانین هۆکاری ئەو بڕیارانە یاخود گرنگی ئەو بڕیارانە چی بوو بۆ کاندیدە بەڕێزەکان طبعا هەموو کاندیدێک بەرپرسە لەوەی کە ڕێکلام بۆ خۆی بکە
و بابلین دیعای انتخابی بکات و پۆستەری هەیە و بانگەشەی هەیە بەڵام ئەم پۆستەر و بابلین شتانەی کە هەڵی ئەواسێ یان کە ڕێکلامی بۆ کات دیارە لە شوێنی گشتیابێ یەکەم نابێ ئێمە بڕین مەکتەبەکان قوتابخانەکان مزگەوتەکان مؤسساتی حکومی بەکاربێنین دووهەم کاندیدێکە خۆی ڕەبژێرێ پۆستەرێکی ڕسمێکی شتێکی بڵاو کردێتەوە ئەبێ دوای ئەو پۆستەر و دوای پرۆسی هەڵبژاردنەکانیش ینی ئەمە تەئسیرێکی ناشرین لەسەر بیئە لەسەر جوانی لەسەر جەمالێتی شاری و شەقامەکانەکە با بڵین لەسەرێتی چۆن یەکەم ڕۆژ ئامادەیە بۆ ڕێکلام و ڕازاردنەوەی شوێنە گشتەکان بە وێنەی خۆی بە بانگەشە و ختابە سیاسەکەی خۆی سوێنش لای بە کۆمەڵێشتی تر کە ڕەبتی بەوە هەیە ئێمە مؤسساتی حکومی بە هیچ نوعێک نابێ بۆ هیچ دایانێکی سیاسی بۆ هیچ شیانێکی سیاسی بۆ هیچ کاندێک بەکاربێنێ حکومەت لێرە وەزعێک و با بڵین سیفەتێکی بێلایەنانەی هەیە واتە ینی ئێستا من کە کۆبنەوەم کردووە ئەمڕۆ لەگەڵ کۆمیسیۆن دانیشتوین وتومانە ئێمە هەماهەنگیتانەکەین سکۆریتیتان بۆ ئادابینەکەین ئەمنیەتتان ئەو مەکتەبانی کە هەیە ئەبێ کارەبای هەبێ و ئەبێ تیمی تەندروستیم گەڕۆکم هەبێ و ئەبێ من خوانە خواستە با بڵین لە شوێنەکە ئەکرێ پەلاماری سنووقێک بدرێ یا ئاگر لە شوێنێک بروێ ئەبێ من با بڵین حریقم هەبێ و دیفاع مەدەنیم هەبێ و پارێزگاری لەو شوێنانە بکەم زۆریان پێ خۆش بوو ئەمانەشم لەگەڵ ئەوانەی خۆمانە ئەمە مؤسسەی بڵێن نووسنگی کۆمیسیۆن لەگەڵ مۆسەکانی خۆشمانە بەم زمانە قسەمان کرد کاک ئازاد گەڕێمەوە لای بەڕێزیشتان بێگومان گەلێک پرسیارمان هەیە بەڵام پێم خۆشە بچمە لای بەڕێز عەلی سپاس بۆ بەڕێزیشتان کە ئەم شەو ئامادەن لەگەڵمان جەنابی هەردوو پارێزگاری هەولێر و هەڵەبجە باسییان لە ئامادەکاریەکان کرد باسییان لە گرنگی ئەم هەڵبژارنە پێشوەختەی عێراق کرد پێم خۆشە لە زاری بەڕێستان خۆتانەوە بیبیستین کە دڵنیام ئامادەکاری زۆر باش لەو دەڤەرەش کراوە بەڵام لە زاری خۆتانەوە بیبیستین بزانین ئامادەکاریەکان لە لای ئێوە چۆن بووە و خەڵک چۆن پێشوازی لەم پرۆسەیەکە شەف باش سڵاو بۆ هەمی بینەرێن هێژاوە هەردوو هەواڵت منێت خوشتەوی پارێزگاری هەولێر و پارێزگاری خوشتەوی هەڵەبجە مەل دوازدەی ئەیلولێ کۆمبوونا بلندا ئەمنیا هەڵبژاردنا کردن ئامادەبوونە هەمی لایەنێت پەیوەندیدار ڕێنەمایی و زۆر دیارن ڕێنەمایەت هەم حکوومەتە عێراقێ هەم یەت حکوومەتە هەرێما کوردستانێ کۆمیسیۆنە سەربەخوا هەڵبژاردنا ڕێنەمایەت واتوازە هەم دیارن هەمی بزاوت حکوومەتە هەرێما کوردستانێ دیف ڕاستپاردێت جەنابێ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانێ یەت حکوومەتە هەرێما کوردستانی بشکلێکی گشتی وزارەتە ناوخۆ و هەروەسا ئەو هەماهنگیات ناوبەرامە و کۆمیسیۆنە سەربەخوا هەڵبژاردنات ئاستی عێراقێ داژی و ئەو لیجانێت کو لیجانێت ئەمنیەت حکوومەتە عێراقێژی و بوو بڕێڤەچوونێکە ساخلەم یا هەڵبژاردنێت ئەنجومەنە نوێنەرێت عێراقی سەردانە پارێزگەیت هەرێما کوردستانیژی کرد بوو هەمی ئەو ئامادەکاریەت هاتیەکردن چەند بابەتێت گرنگێت هەیەمەدوێت بچێک خاڵ ینی ئاماژە پێ بدەم یەک حکوومەتە هەرێما کوردستانێ ئەرکێوێ سەرەکی پاراستنا ئەمنیەتێ بەرهەفکردنا زەمینەیەکە یەکسان بوو هەمی کاندیدا و خوشکردنا زەمینەیە بوو پشکداریە فراوانە هەمی خەلکێ هەرێما کوردستانی بوو پشکداریکردن و هەڵبژاردنەدا واتە حکوومەتە هەرێما کوردستانی هەمی شوێنێت خودی بکارێنیتن بێ فەرق و جودایی بۆندە هەمی کاندیدەکێ مافێ ڕێکلامەکە ڕێکوپێک چۆرچیڤێ وە یاسایەت هەیدا هەبیت بکەتن دوو طبعا ما کۆمبوونێک ئامادە بوون هەردوو برایەت منێت هێژا و هەروەسا کاک دکتۆر هەواڵ جمال بەغداژی هەبوو حکوومەتە عێراقێک و محاولەوە ئێکێکردن حکوومەتە دوور بیتنش هەمی ئەم بابەتێت پروپاگەندەی و هەڵبژاردنێ و هەروەسا ئیمکانات و مواردێت مالیژی ینی یەت حکوومەتە عێراقێ دوور بیتنش مەسەلا پشتەوانیکردنا قەوارەیەکە یانژی بربژێرەکە ئەم بابەتە هەمی طبعی چوارچیڤێ ئەو ڕێنەمایی و یاسایەت کو کۆمیسیۆنە سەربەخوا هەڵبژاردنا دەرتێخیتن وەکو حکوومەتە هەرێما کوردستانی و ئیدارێت محلی تایبەت ینی حکوومەتێت خوجیەت هەر پارێزگەهەکە بێگومان دێ التزامەکە تام پێکەن ئەم بێرە داخوازێ یا واضح هەمە داخوازێت خوژێ جەماوەرێ هەرێما کوردستانی کردی گەلندێک وام داخوازێت کەین پشکداریەکە زۆرە کارە هەبیتن بە هەڵبژاردنەدا ئەف هەڵبژاردنە ڕەنگ جیاوازیەک ژی هەیە گەل هەڵبژاردنێت جیاوازیەکە جەوهەریە هەیە گەل هەڵبژاردنێت هەرێما کوردستانی بێگومان هەڵبژاردنێت هەرێما کوردستانی هەندێک بابەتێت
خدمیت تێدا هەیە پێشکەشکردن هەندێک خەدەماتە وێرە پتر ڕای ئەمە بابەتێکی سیاسیە بەر هەندێ الوێرە بۆ هەندێ مەتەوەجه دەکۆ زۆر قووەتە عێراقێدا هەبیتن مە پێویستیە پندی هەی ئەف هەڵبژاردنەت کەش و هەوایەکی ئارام دەبڕێڤە بچن کێ برکیەکە ساخلام پڕحەکە وەرزشی مە هەبیتن چونکی ئەف بەربژێرێت مە دەمێت چنەوێرێ چاوێ کوردێ بەرێ خوددانێ و پێویستە وێرەژیت یە گرتی بن ئەگەران بشێن وێرە برایانە و پڕحەکە نیشتیمانی گیانێکی دیموکراسی وێرە ئەمێ زمینی خۆش بکەین ئەف بەربژێرە بشێن تێدا هەرێک دەوری خوبین بێگومان دێ زمینە هێتە خوشکردن بۆ هەندێک مستەقبەلی نێزیک داژی فراکسیۆنەکە کوردستانیە سەرتاسەری ئەگە فراکسیۆنژی نەبیتن ئەم بێژینە یەکگرتنێکە کوردستانیە سەرتاسەری مەڵبەغدا هەبیتن نونەوەکو نوکەلێ بهێتن و زۆر باشە بەداخەوە گەلێک بەربژێر لە هەرێمە کوردستانی دەرچووە ئەڤرۆ دەنگێ دەرچوو زۆر تاکید لەواکەنەوە کە ئەم هەڵبژارنە ئەم بانگەشەیە لە کەشێکی ئارامە بەڕێوە بچێ هەروەک لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەم ڕۆژ جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور لە کۆبوونەوەکەیدا ئاماژی بەوە داوە کە داوا لە کاندیدەکان و پارتە سیاسیەکانەکە لە کەشێکی ئارامدا بانگەشە بکەن و هەڵبژارنەکە بەڕێوە بچێت پرسیارەکەی من ئەمەیە بۆ بەڕێستان پێشبینی ئەکەن ئەم هەڵبژاردنە بە کەشێکی ئارامدا تێپەڕێت بە تایبەت باسی هەرێمی کوردستانەکەین ئەس باوەڕ دکەم ئەس بخۆ وەکو پارێزگەها دهۆکێ دێ ئاخذم تأکید ئەم دێ هەمیشیانێت خوبکارێنین بۆ هەندێک کەش و هەوایەکی ئارام و یەکسان هەبیتن بۆ هەمی بەربژێرەکە و وەکو حکوومەت و لایەنێت پەیوەندیدارێت حکوومیت ناف ئیدارە پارێزگەها دهۆکێدا نە ئەم ڕازیت بین و نە ڕێکێت دەین چ ئاژاوە دروست ببن یان خودێنەکەتن لایەنێک یان بربژێرێک بۆ بربژێرەکێدی یان لایەنەکەت گەل لایەنەکێدی چ پشێویە دروستکات یا نە ئارامیە دروستکات یا ببیتە سەبەب سمعەتە هەرێمە کوردستانی لەکەدار ببیت بۆمە ئەوە کو بەری هەلبژاردنێژی گرنگتر ڕای من سمعەتە هەرێمە کوردستانەیەت vê mesela qubulkirin û yektir qubulkirin û qubulkirina layên beramber ez bar dikem jî her layenekê xudêneket penayê bibete ber pişêwiyê û yan nearamiyê ew layen xudê zererê ket çikî cemawarê Kurdistanê jî berê xwe deteweyekê pêwîstiya pê hindê hey و bêguman jî dê piştevan û layengîrê wî layenê bît ew layenê ku cewekî aram bişêt ku xelkê me bişêtin piştdariyeka karat bê helbijandê de hebît کاگومێت ئەگەڕێمەوە لای بەڕێستان بۆ پێی بۆ خۆتان پێشتر ئەندام پەرلەمانی کوردستان بوون کەواتە ئەزمونێکی باشتان هەیە لە بانگەشەکردندا لە کاتی هەڵبژارنەکاندا با بپرسین لەسەر ئەوەی کە دەوترێت وەگلەیشی لەسەر هەیە لە کاندیدەکان بە تایبەتی دەوترێت ئەم بانگەشەیە لە نێوان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و عێراقدا تێکەڵ کراوە جۆرێک لە وتار و خطاب دەوترێت کە پەیوەندی زیاتر بەنێو خۆی هەرێمی کوردستانەوە هەیە تا ئەوەندەی کە پەیوەندی بە مافە دەستوریەکانەوە هەبێت لە عێراقدا قسەی بەڕێستان لەسەر ئەوە چییە؟ بەتاکید ئێمە گەر دیقەت بدەین ئێستا بەداخەوە کە لەلایەن کاندیدەکان و پاڵێوراوەکان هەندێک خطاب دەبینین هیچ پەیوەنددار نییە بە بەغدا لە بەغدا ئەوانە چ بەدەست دێنن ئەوان دەچن نوێنەرانی خەڵکی کوردستان دەبن لە بەغدا شەڕی مافە دەستوری و مافە ئاساییەکانی خەڵکی کوردستان دەکەن ئێستا دەبینین لەلایەن کاندیدەکانەوە دێنە سەرباسی بابەتە ناوخۆییەکان و هەوڵێک دەدرێتن بۆ ئەوەی کە کاندیدێک چەندەن جێک زیاتر بەدەستبێنێت کەسبی چەندەن جێک بکە بەو خیتابە کە ڕوبەڕوو یەکتر دەبنەوە بەرخورد لەگەڵ یەکتر دەکەن بە دڵنیاییەوە ئەوە دەبی ئەو کاندید و پاڵێوراوە بە ڕێزانە بە جۆرێکی دیکە هەڵسوکەوت بکەن لەبەرەوەی هەڵبژاردن کۆتایی پێدێ ئەنجامەکانیشی کۆتایی پێدێ هەڵبژاردن یەک ڕۆژە و نەتایجەکانی کۆتایی پێدێ هەڵمەتەکەش چەند ڕۆژێکە و کۆتایی پێدێ بەڵام ئەوەی دەمینێتەوە خەڵکی کوردستانە ئەوەی دەمینێتەوە ئەزمموی کوردستانە ئەوەی دەمینێتەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستانن بۆ ئێوە باشە لە چوارچێوەیەکی دروست بانگەشەکان بکرێەوە وەکو ئەم ڕۆژ کە جەنابی سەرۆک وەزیران لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیراندا ئیشارەتی پێکردووە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر ڕێنمایەکانی سەرۆکی حکوومەت لە باوەڕی خۆمان بە پرەنسیپەکانی دیموکراسیەت و لە باوەڕی ئەوەی کە مافی یەکسان بۆ سەرجەم کاندید و لایەنەکان بڕەخسێتن هەموو ئەمەدەکاریەکمان کردووە هەموو زەمینەیەکمان خۆش کردووە کە بتوانن هەم کاندیدەکان لە نێو ئەو پرۆسەیەدا کاری خۆیان بکەن و بە شێوەیەکی دروست ڕکلام بۆ ئامانجەکانی خۆیان بکەن و هەم یان لایەنە سیاسەکانیش لە پانتاییەکی فراوان و وەکو یەک
بتوانن ممارەسەی ئەو بانگەشانە بکەن. بۆیە وا باشە لە چوارچێوەی مافە دەستوریەکان و بە خیتابێکی نەتەوەییانە چونکە ئەوانە نوێنەرانی خەڵکی کوردستانن بە خیتابێکی نیشتیمانیانە نوێنەرانی خەڵکی هەرێمی کوردستانن کە بە هەموو پێکاتە و ئاینە جیاوازەکان و بۆیە درست ئەوەیە ئەوان لە چوارچێوەی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بەرخورد لەگەڵ یەکتر بکەن و خەڵکی کوردستانیش ماندووە بۆ ئەوەی کە زیاتر ماندوو نەکرێتن بێن بەو جۆرە متەشەنەجیەی کە دەبینین بۆ بە هەڵدانەوەی لاپەڕەکانی پێشوو و بە یەکتر شکاندن بە تاکید نەکاندی دەکەون نەلایەنەکە سوودمەند نابێ ئەوەی سوودمەند دەبێتن ئەلێرەیە بەسمە ئەو پرسیارە بکەم باسی ماندووبوونی خەڵکی هەرێمی کوردستانت کرد باسی ماندووبوونی هاوڵاتیانە کرد بۆ خۆتەزانی ئێستا قسەیەکی شەیە لەسەرەوەی کە هاوڵاتیان گلەی و گازندەیان هەیە لەسەر پرۆسی هەڵبژاردن بە شێوەیەکی گشتی کەواتەوەکو پارێزگاری شاری هەولێر چ داوایەکت لە هاوڵاتیان هەیە بۆ بەشداریکردنیان لە پرۆسی هەڵبژاردنە چکۆکو باسمان کرد ئەم هەڵبژاردنە هەڵبژاردننی عێراقا جیاوازە لە هەڵبژاردننی کوردستان. بەتاکید مافێکی یاسایی و ئاسایی هەموو هاوڵاتیەکە لە پێناو ممارەسەکردنی یەکێک لە بنەماکانی دیموکراسیەت کە ئەویش لە ڕۆژێکدا ئیختیاری خۆی بکە کەسێک هەڵبژێری شەڕی ئەو بکە نوێنەرایەتی خواستەکانی ئەو بکە بۆیە بەشداریکردنی هاوڵاتیان زۆر زۆر گرنگە دوجار هاوڵاتیانن بڕیار دەدەن کە نوێنەرەکانیان لەو بەغدایی کە بەداخەوە چەندین ساڵە مافە دەستوریەکانی ئێمە پێشێل دەکرێ مستحقاتی هەرێمی کوردستان دابین ناکرێ کێشە و گرفتەکان زیاتر دەکرێ و ڕێ لە پرۆسەی زیاتر ئاواکاری و ئاوەدانی هەرێمی کوردستان دەگیرێ و فەرمانبەرانی ئێمە دەست لە بۆ قوتی ژیانی ماڵ و منداڵیان دەبردرێ و پێشێرکاری دەستوری دەکرێت پێشێرکاری یاسایی دەکرێت چەندی ئێمە نوێنەرانمان لەوێن دەرێکە لەسەر ئەو میتۆدانە بەو میتۆدا نیشتیمانیە بەو میتۆدا نەتەوەییە بەرگری لە مافەکانی ئێمە بکەن پشتیوانیەکی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان پشتیوانیەکی گەورەی دۆزی کوردستان دەکەن لەوەی کە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان زامن بێتن بۆیە بەشداریکردنی هاوڵاتیان مافە کەس حەق نییە ئەو مافە بەخۆی لە خۆی زەوت بکاتن و اختیاری ئەو کەسانە اختیاری ئەو پاڵێراوانەش بکەن کە دەتوانن ئەو شەڕە دەستوریە یاساییە ئەو شەڕە حەق و ڕەوایەی خەڵکی کوردستان لە بەغدا بکەن. پەیامەکەت گەیشت کاکومێت بەڕێز ئازاد بابێمەوە لای بەڕێستان ئەمێ پرسیار لەسەر ئەو بکەم لە هەفتەی ڕابردوودا پارێزگارەکانی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆک کۆماری عێراق و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران سەرۆک وەزیران کۆبوونەوەیەکیان کرد. پێمان خۆشە بزانین تەوەر و باسی ئەو کۆبوونەوەیە چی بوو لە نێویدا چۆن باسی هەڵبژاردنەکان کرا. سپاس بۆ بەڕێستان دیارە ئێمە سەرجەم پارێزگارەکانی هەر چوار پارێزگای هەڵەبجە سلێمانی هەولێر دووەک بەشداری کۆبوونەوەیەکمان کرد لەگەڵ بەڕێز سەرۆکی وەزیران جەنابی کازمی و کۆبوونەوەیەکشمان کرد لەگەڵ بەڕێز جەنابی فەخامەتی سەرۆک کۆمار دکتۆر بەرهەم و کۆبوونەوەیەکشمان کرد لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری دەرەوە دکتۆر فواد سەید. کۆبوونەوەی یەکەم لەگەڵ بەڕێز جەنابی دکتۆر بەرهەم بوو کە سعات 11 ئێمە لەگەڵی دانیشتین تا دەوری سعات 11:04 بۆ 12 دقەیەک لەسەر کەیسی هەڵەبجە قسەمان کرد لەسەر هەڵبژاردن قسەمان کرد لەسەر ئایندەی تەشکیلبوونی حکوومەتی ئایندەی عێراق قسەمان کرد زیاتر دەردەشە بوو لەوەی هەڵبژاردنێکی پاک بێ و هەڵبژاردنێکی بێگەر بێ و کەشێکی ئارام بێ و کورد و هەرێمی کوردستان و چیانەکان نمونەیەکی جوان پێشکەش بکەن و دوایی لەگەڵ بەڕێز جەنابی کازمی کۆبینەوە ئەجندەی جەنابی کازمی لەسەر مەسەلەی انتخابات بوو ئەم هەڵبژاردنە چارەنووسسازە ئەبێ عادل بێ ئەبێ کەشی ئارام مهەیە بکرێ ئەبێ دوور بێ تند و دریژی و ئەوان لە حکوومەتی عێراقی فیدراڵ سەرجەم پێداویستی مادی من ئێستا پێت بۆ باسەکەم ئەوان بەگشتی باسی عێراقیان کرد و لە ناو عێراقیشە باسی ئەویان کرد کە حکوومەتی عێراقی فیدراڵ یەک هەڵبژاردنیەیە لە ڕۆژی دەی مانگا و هەشتی مانگ دیارە تایبەتە و ئەو هەڵبژاردنش پێویستە نمونەیەکی جوان بێ دوور بێ لە تند و تیژی لە دەستێوەردان و کەشی ئارام مهەیە بکەن و وتیان ئێمە ینی حکوومەتی عێراقی فیدراڵ هەموو پێداویستی لۆجستی و مادیمان بۆ مفەوزەی عولیا واتە بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئامادەکردووە دیارە ئەوەش ئەبێت تەوزیعی بکە یا بریندابەشی بکە بە
داویسی بۆ هەرێم واتە بۆ هەڵەبجە بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ دۆک ئەجندەکە بەگشتی لەسەر ئەوە بوو کۆبوونەوەی سێمان لەگەڵ بەڕێز جارابی دکتۆر فواد حوسێن بوو هەر لەسەر هەڵبژاردن و ئایندی هەڵبژاردن کرا و وایەندە کەیسی کەمان وروژان ئێمە هەر چوار پارێزگاکە لای جەنابی کازمی چکە جەنابی کازمی بە تەنیا هەر چوار پارێزگای هەڵەبجە سلێمانی هەولێر پارێزگاکانی بینی و هەر چوار یەک قسەمان کرد یەک ڕێیمان بوو یەک مەسایلی نەوتی سپی بۆ کوردستان زەرورە دوو بودجەی پارێزگاکان زەرورە سێ هەڵەبجە کەیسێکە و ئەم کەیسە پێویستی بەوەیە تەواو کرێ ئەوش بڕیاری داوتی بەڵێ وایە هەوڵەیەن بۆ مەسلەی نەوتی سپی هاوکات تامین لە کاتی خۆیان بۆ ئەوی مەسەر نەوتی سپی مانگی یەک نەیە بە من بۆ مانگی 11 و مانگی سێ نەماتێ بۆ مانگی 12 کە بارە و قسە لەسەر ئەوەش کرا کە بودجەی پارێزگاکان و قسە لەسەر مەسەری کەیسی هەڵەبجەش کرا وتی بەڵێ ئەم دەورەیە بێ کەیسی هەڵەبجە بە کۆتایی بگەێنرێ کۆمەلگەکان بەگشتی باش بوون بەڵام مهم پراکتیک و مهم بە عەمەلیکردنە بەڵێ باشە کاگازات دەمەوێت پرسیار لەسەر ئەوە بکەم لە یاسای هەڵبژاردندا بۆ خۆتان نەزانن پارێزگای هەڵەبجە وەک بازنەیەکی پارێزگای سلێمانی دانراوە لە کاتێکدا حکوومەت و پەرلەمانی عێراق دانیان بە پارێزگابوونی هەڵەبجەداوە لە ڕووی یاساییەوە خوێندنەوەی بەڕێستان لەسەر ئەمە چییە؟ خۆی ئێستا لە حکوومەتی عێراقی فیدرال لە سەداسەد هەڵەبجە بابرین پارێزگا نیە چۆن هەڵبجە پارێزگا بۆ ئەم فۆزی خۆیە بوو وە کورسی خۆیە بوو وە سەربەخۆی خۆیە بوو وە بودجەی ئەبوو و بابرین کۆمەڵی مؤسساتی مشترەکێ لە نێوان حکوومەتی عێراقی فیدرال و هەرێما ئەی بوو دیارە ئەمانە لە ساسی و چلی هەیە بەڵام نەگەشتۆتە سەروی سا 50 و ئەم ساڵیش 21 ئەم ساڵی 16 سی 2021 لە ئەنجومەن نیشتیمانی عێراق بڕیارێک درا بە کۆی دەنگ کە کەیسی هەڵەبجە بۆ پارێزگابوون هەموو دەستیان بەرزکردەوە و ئێساکێ ئیجراعاتەکە لای دەسەڵاتە تەنفیزیەکانە واتە لای لە بەڕێز سەرۆک وەزیران و بەڕێز سەرۆکی حکوومەتی عێراقی فیدرال و سەرجەم مؤسساتی تەلڤیزیە ئیشی باش کراوە لەو بوارە ڕۆژی شەمە وەفدێک لە وزارەتی تەختیدەوە دێن بۆ هەڵەبجە بۆ ئەوەی ئەو مەلەفەی ئێمە تەسلیمان کردوون و پیان باش بووە قسە و باسیشی تر بکەن هیواداری بتوانرێ تا کۆتایی ئەم ساڵ یا لەم خولی پەرلەمانە کە دێت ئەم کەیسە یەکلا بخرێتەوە زۆر باشە کاگازات دکتۆر علی دەمەوێت هەر لەسەر ئەو سەردانتان کە بەڕێزی شتانێکێک بوون لەو پارێزگارانی بەشدار بوون لەو سەردانە بۆ لای سەرۆک وەزیرانی عێراق بابزانین هەڵوێستی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بوو لە کاتی گەڕانەوەتان تایبەت بەو سەردانە بەری سەردانێ حکوومەتە عێراقی بەداخەوە دیارە هێشتا دامپێدانە پارێزگابوونا یا هەڵەبجە نەکرد بوو بەرهەندێ سەرەمرێ جەنابی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê biryar hate dan yan parêzgarê Helebcejî dêt yan em kes naçîn elbette wa bidayetê biryar da ku nayete dawetkirin kagazat wekû parêzgarê şarê xuştivî Helebce nehate dawetkirin me hersek parêzgarê dî biryar dan seremrê serokê hikûmeta Herêma Kurdistanê ku em pişikdar nabîn paşî direngê şev biryar dan gotin ne dê parêzgah Helebce jî bejdar bît em çûne wêrê ema min divêt yek mulahizê derbêxim yanî êkiş egerê kombûna me gel berêz Mustafa Kazimî serokê Encûmenê Wezîriyeta Iraqê ev bû ku Komisyona serbexwe hilbijartinê Iraqê hemî axiftinê xwe da her da demê bû terxankirina îmkanata ew îmkanatê ku pêwîst bû bû Komisyona serbexwe hilbijartinê Iraqê bihête berhevkirin her da bêjin 15 parêzgar 15 parêzgeha ev bû bihête kirin 15 parêzgeha ev bihête kirin êkê ji sebeba ew bû em her çar parêzgarê Kurdistanê ku çûne dev cenabê Mustafa Kazimî ev bû me gotiye ev helbijartinê hemû Iraqê ne wate Komisyona serbexwe helbijartinê Iraqê jî her parêzgeheka Kurdistanê ofîseka xwe taybet hey yanî çênabêtin ev îmkanatê Iraqê ku rengê xwe ev cuzek jî ya hatiye terxankirin bû herî Iraqê bez bedaxewe ew ku birayê berêz ka gomîd parêzgarê Hewlêrê amaje pêdayê ev ye sebebê lawazbûna hebûna melbexda yan jî bibûre pertewaziya نوێنەرێت مەل ئەنجومەنی نوێنەرێت عێراقێدا ئەvە نمونەیەکی زۆرێ بچی یعنی حتا کمیسیۆنە سەربەخوا هەڵبژاردنە عێراقێدا ئامادە نەبوون ئەو ئیمکاناتێت کو حکوومەت عێراقی بەرهەف کردی بوو ڕێڤەچوونە
هەڵبژاردنە سەر تا سەری عێراقێ بەحسی هەر چهار پارێزگایەت عێراقێ یەک کوردستانی تێدا نەبوو بەرهەندێکی مە ئەف داخوازەل جەنابێ سەرۆکوەزیران کرد مەگوتە ئەڤە هەڵبژاردنەکە پەیوەستە هەمی عێراقێ مادام ئەمژی بەشدارین و کۆمیسیونێت هەوایەت هەنە و جودانش کۆمیسیونێت سەر بەخۆی هەڵبژاردنێت کوردستانێ و پێویستە ئەو ئیمکانات بۆ هەمیا بێنە بەرهەفکردن یعنی ئەوە یەکێش وا بابەتەوە بکو لێرە دیالوا داهاتیە بەحسکردن زۆر باشە دکتۆر علی دەگەڕێمەوە لای بەڕێز بەزمە بەستمە بچمە لای کاگازات پێم خۆشە بزانم هەڵوێستیان چییە لە بەرامبەر ئەو پێداگریەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەشداریکردنی پارێزگاری هەڵەبجە دیارە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بڕیارمان هەیە و پەرلەمان و حکوومەتی هەرێم و هەڵەبجە پارێزگایە و پارێزگایەکە وەختی ئەمری لە ساڵی 1992 بۆ دەرچووە هێشتا دەوڵەتی عێراقی فیدال دانەمەزرا و دەوڵەتی سەدام حوسێن لەسەر حکوم بووە بۆیە بەڕاستی بەپێی دەستوریش کە عێراق ئەڕوخێ قەرارێ یەکێ لە یاسا دەستوریەکان ئەوەیە هەموو یاساکانی پەرلەمانی کوردستان ئەبێ سار المەفعول بێ واتە کاری پێ بکرێ ئێمە لە 1990 بڕیارمانداوە بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێ جەنابی کاک مەسرور و من جەنابی کاک قوبات تەلەفۆنی بۆ کردوتی بەڕێ سەرۆکی حکوومەت لەسەر خەتە بەوە کەیسە چم دەستی خۆش وە بەڕێز وەزیری ناوخۆ جەنابی کاک ڕەبەر زۆر بەجددی پیان لەسەرەوە داگر ئەگەر پارێزگاری هەڵەبجە بەشدار نەبێ نە بەڕێز دکتۆر ڤاڵ نە بەڕێز دکتۆر ئومێد نە بەڕێز دکتۆر عەلی واتە هەرێم بەشداری ناکەن ئەوە موقفێکی نیشتیمانی وەتەنی گەورەیە بۆ ئێمە ڕەبجەیی و هیوادارین بتوانین هەمومان یەک خطابی سیاسی دەتەوەی ئەومان نەبێ بۆ ئایندە بۆ هەموو کەیسەکانی دەستخۆش دکتۆر علی بابێ مۆلای بەڕێستان کاتم کەم ماوە بە ئێوە حەزەکەم لەگەڵ تۆ بەردەوام بم لە گفتوگۆکانم بۆ خۆتان نەزانن زۆریش ئاماژەت پێکرد بەپێی یاسا بەپێی دەستور مافی کورد دیاری کراوە لە عێراقدا بەڵام هێشتا نەمانتوانی وە خودت عێراق ئەو مافە نادا بە کورد کەواتە کورد پرسیارەکەی من ئەمەیە کورد چۆن ئەم هەڵبژاردنە بکاتە دەرفەتێک بۆ بەدەستێنانی مافە دەستوری و یاسایەکانی لە عێراق دائما بحث گرنگی و هەڵبژاردنات کەین و بحث گرنگی کەش و هەوایەکی ئازاد و هەلنوک هەیە برایانە ئەم بکەین کول هەرێما کوردستانە بهێتە ڕەخساندن چونکە ئەم زانین وێرە مەسیرێمە هەمیە پێک vegirêdایە هەبوونە کورد وێرێ تنیە قەبارەی نییە یعنی کوب ژمارە زۆر بەل کوب لێهاتووی و زیرەکاتی و یەکگرتوویە کاندیدت کورد پەرلەمانتارت کورد البەغدا ئەگەر کورد وێرە یەکگرتی و زیرەک و لێهاتوو شارزانە بن ئەم ڕۆژانەت بینین یعنی ئەو تشتێک و مەگوهلێت بیت ئەم بینین یان ئەو پەیوەندیە ڕاستە و خۆرنەوە بینەوە و پەرلەمانتارت ما یانژی ئەو هەندێک جهه دیتا یه تایبەتن قوێرێ کورد بەرپرسارەتی واتکەن دەمەیان بینین ڕاستە یعنی دەستوری عێراقیدا مافێت کوردایی تاتیە دابینکردن یە تاتیە تومارکردن یە تاتیە تەسویبکردن بەس عەقلیەتە بەداخەوە عەقلیەتە پشتێک عەقلیەتە شوفینی ئەو عەقلیەتە ڕەگەزپەرستی ئەو عەقلیەتە خوبزلزانین و چاوەکێدی تەماشای کوردستانی کردن بەداخەوە یە بەردەوامە یعنی ئەو عەقلیەت ژی سەرڕای هەندێک و ڕاستە سەر ئاستی هەندێک گاوە تاکیان دەبینی وەزیرێکیان هەندێک جارە ڕئیس وەزەرایەک بۆ فترەیەکە دیارکردی ئێدگەل مافێدمەیە دەستوری بەس ئەگەر زەختێکە بەردەوام و هەندێک گاوە پشتەوانیەکە بەردەوام ژی بۆ وی بابەتی نەبیتن هەمی گاوە ئەو تهدید سەرمە هەی وەکو هەرێما کوردستانێک و جارێکادی ئەو حتا نوکێژی گەلێک جارە یعنی سەر ئاستە بلندە ناوی حکوومەتە مرکزی جا حکوومەتە اتحادی کەلیمە حکوومەتە مرکزی یبکارتینن واتە هەر چاوێ مرکزی بوونێ یە بەرێ خوددانە هەرێما کوردستانی بەر هەندێک یافەرە الڤێرە وەکی کاگومێت جی ئاماژە پێدای بلا کاندیدێت مەوێ باش بزانن چون ئەوە بوو بەغدا ئەو وعدێت کوددان بۆ خزمەت گوزاریە ئەسل و ئەساس بوونینە تنێ ئەو دەشێن یەک تشتکەن وێرێ بەرگریە کە یا چارەنووساز مافێت دەستوریەت هەرێما کوردستانێ مافێمەت vê عێراقێدا مافێمەت ئەو عێراقا چتکەڤن داهاتێ دامەزران چ عێراقا پشتی 2023 دامەزران شەقامەکان قیرتاوەکەین و سوتەمەنی هەرزانەکەین و کۆمەڵێک بەڵێنی تر ئەمانە ناتوانن بیکەن والله ئەس بێژم هەر کاندیدێکی vê axiftinê bêjî zererê li xwe ded çunkî gelek nemaye heyvekamaye piştî heyveka dew dê çine perlemanî hetat zivrineve wa pêçênavîtin yek xedemat pêşkêş ket karê xedemata ji layê hikûmeta herêma Kurdistanê tête pêşkêş kirin ev karê eger reklameka wisa jî bête kirin ya propang pêwîst e ji layê berbijêrê Perlemanê Kurdistanê bête encamdan neyet encûmenên wênerê Iraqê
دەستخۆش دکتۆر پەیامەکەت گەیشت کاک ئومێد با هەر لەسەر کاندیدەکان بمێنەوە لەگەڵ ئەو پەڕی ڕێزمان بۆ هەموو بربژێر و کاندیدەکان بەو هیوایە کە زۆرترین نوێنەری کورد بچێتە عێراق بچێتە پەرلەمانی عێراق بۆ بەدەستێنانی شایستە داراییەکان و مافیاسایەکانی کورد لە بەغدا. بەڵام با بپرسیم بزانین هەرێمی کوردستان پێویستی بە چ جۆرە نوێنەرێکە بینێرێتە پەرلەمانی عێراقەوە ڕەنگە پرسیارێکی تۆزە قورسیش بێ بەڵام پێم خۆشە هەر بیکەم و بەڕێستان وەڵام بدەنەوە. وەڵام من هەرە ژینۆخانە و هیوایە و تەمەنای جەنابەت دەخوازم کە گوتێت بە هیوای ئەوەی زۆرترین نوێنەری کورد بچێتە بەغدا. ئێمەش دەڵێن بە هیوای ئەوەی زۆرترین نوێنەری کوردی حەقیقی بچێتە بەغدا. چونکە ئەو نوێنەرانەی ئێمە ئەرچیان زۆر قورسا ئەرچیان قورسە لەوەی ڕابردوو مێژووی ئەو وڵاتە ئەوان مەسئولین لەوەی کە بیپارێزن. ئەرچیان قورسە لەبەر ئەوەی ئەوان بەرگری لە هەیمەنە و شکۆی هەرێمی کوردستان ئەمڕۆ بکەن. ئەرچیان قورسە لەوەی کە ئەوان ئایندەی گەشتر بۆ خەڵکی کوردستان زامن بکەن لە چوارچێوەی دەستوری عێراقی. بۆیە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە تەڕەفنین لە هەڵبژاردنەکان و لاجیری ناکەین لەبەرەوەی ئێمە حکوومەتی حەقیقی خەڵکی هەرێمی کوردستانین و هەمیشە جەنابی سەرۆکی حکوومەت ئێمە ڕاست پاردووە دەبێت تەنها و تەنها ئێمە خزمەتی خەڵک بکەین بە هەموو پێکاتەکانیەوە. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کات دەتوانێتن باشتر خزمەتی خەڵکی کوردستان بکە کە نوێنەرەکانمان لە بەغدا مافە دەستوریەکانمان زامن بکەن. بۆیە باشترین ئیمتیحان و تاقیکردنەوەیە لە پێش خەڵکی کوردستان لەو هەڵبژاردنەدا دەنگ بەو پاڵێوراوانە بدە کە بەڵێ بەرگری لە کوردستان دەکاتن، نەک مساومە بکە، نەبچێتە بەغدا داخلی سەفەقات ببێتن، نەبچێتە بەغدا وەلا ئەو مبالاتی لە بۆ ئەو خاکە نەمینێتن کە قوربانی تێدادرایە. بۆیە بە هیوای ئەوەی خەڵک لەو ئیمتیحانەدا اختیاری ئەو کەسانە بکە ئەو پاڵێوراوانە بکە جا لە هەر لایەنێکی سیاسینە ئەو بەلای ئێمە گرنگ نییە، بەلای ئێمە ئەوان لەسەر خەتە نیشتیمانی و نەتەوەیەکاندا دیفاعێکی گەورە لە هەرێمی کوردستان بکەن، هێزێکی گەورەی قانونی بن بۆ هەرێمی کوردستان بۆ پشتیوانیکردن لە حکوومەت. لە جیاتی ئەوەی پاڵێوراوەکان وەکو برای بەڕێزم دکتۆر عەلی باسی کرد چه ئەساسی بۆ نییە ئەوان بێن بەڵێن بە خەڵک بدەن جادە شەقامەکانتان لە بۆ قیرتاو دەکەین، بە ئەوان بەڵێن بدەن کە نوێنەری ڕاستەقینەی مێژوو ئەمڕۆ و سبەی کوردستان دەبن، مافە دەستوریەکان زامن دەکەن، لێ ناگەڕن چی دیکە ئەو زوڵمە لە هەرێمی کوردستان بکرێ. قووەتی گەورە ئەوە دەبێتن بە هیوای ئەوەی لە نەتیجەدا ئەو لایەنانەش یەک بگرنەوە، یەک فراکسیۆنی کوردستانیمان هەبێتن بە یەک ئاواز و یەک قیتاب بەرەنگاری ئەو تێگەیشتنە ببێتەوە کە تا ئەمڕۆ پێی وایە حکوومەتی مرکزیە کە حکوومەتی مرکزی نییە، حکوومەتی ئیتیحادی فیدراڵیە. کاک ئومێد وەکو پارێزگاری هەولێر دەمەوێت ئەو پرسیارە بکەم. ڕەنگە ئێستا سەرەتای بانگەشەی هەڵبژاردنە بۆ خۆتان نەزانن کەشەکە هێشتا ئارامە بەو هیوایان کە بۆ هەر بۆ ئارامیە بمێنێتەوانێ، بەڵام زۆر جار لە بانگەشەکانی ڕابردوودا لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا گژۆمان لەو بە یاخود بینی ومانە کاندیدەکان گلێ و گازندەی ئەوەکەن کە بە ئازادانە ناتوانن لەو شوێنانی کە دەیانێت بانگەشەی خۆیان بکەن بۆ دەنگدەرەکانی خۆیان ئەو ئەرکەی کە لە سەریانە یاخود ئەو پامی کە دەیانەوێت بیگەێنن. پرسیارەکە ئەمەیە بۆ بەڕێستان، ئایا لە هەولێر ئەو کەشە ئارامە بە فعلی بەکردار ڕەخساوە بۆ سەرجەم کاندیدەکان بەبێ جیاوازی؟ ئەگەر بەڵێ پێم خۆشەکە پەیامەکەت بگەێنی و ئەگەر کاندیدێک گلەی هەبوو لە ناوچەکە یاخود لە هەولێر لە شوێنێکی هەولێر چی بکات و چۆن بیگەێنێ؟ بڵێ ئێمە بەدڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان و لە چوارچێوەی ئەوەشدا پارێزگای هەولێر ئێمە هەموو کەش و زەمینەیەشی لەبەر بۆ کاندیدەکان بۆ کیانە سیاسەکان دەڕەخسێنین و ڕەخساندومانە و بەرگریشتی دەکەینەوە. ئێمە مەسئولیەتی دابینکردنی ئەمنیەت و پێداویستەکانی ئەوانین لەوەی کە پارێزگاریان لێ بکەین. دڵنیاییان پێ دەدەین ئێمە لە کۆبنەوەی سێزدەی مانج لەگەلایەنە سیاسەکان تاکیدمان لەسەرەوە کردەوە. ئێمە وەکو حکوومەت و دەستگاکانی حکوومەت تەڕەفگیر نین، بەڵکو ئێمە مەسئولین لە پاراستنی سومعەی شارەکەمان، پارێزگاکەمان بۆ سومعەی حکوومەتەکەمان. بۆیە ڕێگە نادەین هیچ کارێک بکرێتن کە ببێتە هۆکاری ئەوەی
تەعەن لە پرۆسەکە بدرێتن لە شارەکەمان و تەعەن لە پرۆسەکە بدرێت لە چوارچێوەی کارەکاندا و حکوومەتەکەی ئێمە پێناشیرن ببێتن ئێمە مەسئولی قانونی ئەو پاراستنی ئەو بابەتین بۆیە ئێمە لەگەڵ هەموو ئەو بڕیارانەی کە دەرمان کرد ڕەچاوی ژینگەی شاری خۆمان و پارێزگای خۆمان دەکەین و ڕەچاوی زەمینە لەباربوونی ئەو پانتاییە دیموکراسیە و دەرفەت ڕەخساندنە دەکەین و ڕەچاوی ئەوە دەکەین کە ئێمە بەرپرسیارەتیمان لەسەر شان لە پارێزگاریکردن لەوان بۆیە بڕیارەکانمان ئەگەر زۆر بە خێرایی کە باز بکەم کە چه بڕیارێکماندا بەڵێ بەکاروانی زۆری ئۆتۆمبیل بکرێت کە ببێتە مایە نیگەرانی خەڵک و ڕێیە گشتەکان بگرێتن واروەها نابێ پۆستەر و دروشتنی کاندیدەکان لەو شوێنانە بەلەزگەلێ بدرێت کە ئاسەوارەکەی بمینێ نابێ بە هیچ شێوەیەک لە چوارڕیان و ترافلایتەکان بە جۆرێک پۆستەرەکان ببێتە ناشرینکردنی سیمای شارەکەمان نابێت پۆستەری کاندیدەکان بە هیچ جۆرێک لە فەرمانگە حکومیەکان بدرێ بە هیچ جۆرێک ڕێگە پێدراو نییە پۆستەری کاندیدەکان لە شوێنە گشتەکانی ناوەندەکانی ئاینی ئەکادمی هەموو ئاینەکان بدرێتن و هەروەها دڵنیاییمان بە نوێنەری لایەنە سیاسیەکاندا لەگەڵ ڕەچاوکردنی چەند بابەتێکی دیکە سیارەی میری و حکومی بە هیچ جۆرێک نابێت لە بانگەشەی هەڵبژاردن بەکار بێتن دڵنیاییمان پێدان کە ئێمە لە ڕۆژی هەڵبژاردنیشدا ژووری عملیاتمان دەبێتن نوێنەری لایەنە سیاسیەکان لە بەیانیەکەی زوو لە پارێزگا دەبن لە دوانی پارێزگا دەبن بۆ تۆمارکردنی و بە ئاگابوونی هەموو لایەک و لە ئەگە هەخروقاتێکە بێتن گردبوونەوەی گەورە گردبوونەوەی جەماوەری ئێمە مەسئولین لە دابینکردنی ئەمنیەتی دەبێت بە مۆڵەت بێتن و ئاگادار بین لەوەی کە پارێزگاریان لێ بکەین بۆیە تاکید دەکەمەوە بەرپرسیارەتی ئێمەیە و هەموو لایەنە سیاسیەکان هەموو پاڵێراوەکان دەتوانن کارەکانی خۆیان بکەن هەر ئەمڕۆژ هەندێک شت هەبووە زۆر جار دەنگودۆری ناڕاست دەگوترێتن فلان لایەن ڕێگای پێ نادرێت فلان لایەن ئەو کارەی لێ ناکرێت ئێمە بە بەردەوامی لەسەر لەگەر ئەوانە لە خەتین وەردڵنیامان کردنەوە ژمارە هێڵی گەرممان پێداون و هەروەها بەڕێوەبەری کاروباری ناوخۆ ڕاست پێشبرا لەگەڵ لایەنە سیاسیەکان لە دڵنیاین بە دوواداچوونی بەردەوامەکان هەر ئەم شەویشکاری زۆرت هەبوو بەڵام ئێمە داوامان کرد کە بەشدار بیت لەم دیبەیتەدا و بە سوپاسەوە هاتیت کارەکانی ترت ڕاگرتووە سوپاس دەکەین کاک ئازاد پێم خۆشە ڕەنگە ببێتە دواپرسیاریش بۆ بەڕێستان لەبەرەوەی کاتم زۆر نەماوە لە ماوەی ڕابردوودا لە بەر نەبوونی کارەبا ئاو هەموو ئەو گلەیانی کە هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە هەیان بووە هاوڵاتیان داوای ئەویانە کرد کە حکوومەتی عێراقی بێت لە هەرێمی کوردستانە حکوم بکە هیچ کەسێک بەقەدەر هەڵەبجە و هەڵەبجەیەکان بریندار و یاخود زامداری دەستی عێراق یاخود ڕژێمی بەعزنین لە حکومکردندا پێم خۆشە قسەی بەڕێزت بزانم یاخود قسەی تۆ بۆ ئەو هاوڵاتیانی کە لە مای ڕابردوو داوایانەوە چیە بە کورتی وەڵاممان بیتەوە سوپاس دەکەم من باش شتێک بۆ بەڕێز ڕاستکەمەوە بۆ تەلەڤیزیۆنەکەشتان کە تەلەڤیزیۆنەکەتان تەلەڤیزیۆنێکی سەنجینە پێم وانە نەک شارعی کوردی یەک لە سەسەی شارعی کوردی و یەک لە سەرەزاری شارعی کوردیش ئەو ئاواتە بخوازێ کەس لە هاوڵاتیان عێراقی بزی هەر بەشیش نییە هەر کەسێک نییە هەر ئەوە قسەی ناو فەیسبووکە حەزاکەمەوە پرسیار بێ بەڵام من پێم وایە ئەوە هەڵەبجەیەکان خۆیان نەزانن یانی گیرۆی دەستی ئەفریقی تاکو ئێستا کە ئێمە نەبووین بە پارێزگا دەوڵەتی عێراقی مۆدێرنە نەیکردوین دەوڵەتی عێراقی فاشی سەدام نییە دەوڵەتی عێراقی دوای نوێی چواری 2023 من ناکە بە پارێزگا من بەوکو پارێزگایە قبول ناکە مفەوەزیان بۆ دانانێ مجەم ناداتێ هەنگاوی تعمیرم بۆ بینام بۆ ناکە من یاداشتمەوە بە حکومەتی هەرێمی بە حکومەتی عێراقی فیداڵ وتومانە لە پاڵ هەمووی ئیشکالێکتان لەگەڵ حکوومەتی هەرێما واتە کێشەی سیاسی و ململانی و دیالۆجیەکتان ئەبێ ئێوە بۆ نەجەفی پیرۆز بۆ ناوچەی ئەهوارەکان بۆ هەڵەبجە خوێندنەوەیکی کەتان هەبێ ئەم دەڤەرانە ئەم بوقعە جوغرافیانە لە عێراقا چ نەجەفی ئەشرەف چ ناوچەی ئەهوارەکان چ هەڵەبجە بەسەر هەموو دنیاوەیانە جارێ هەڵەبجە لەبەرەوە نامن هەڵەبجەی میا کوردم هەڵەبجەیەکان بەسەر کورد بەسەر کورد واتە بە یەکێتی و پارتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و شوعی و سۆشیالیست و بزوتنەوەی ئیسلامیەوە بەسەر وڵاتانی دراوسێ بەسەر کۆی مرۆڤایەتیەیانە ئێمە لە هەشتا تا کیمیاباران کراوین خۆ لە 1932 نەکراوین و لە سەردەمی ڕێنساز نەکراوین 1970 بۆ ئێستا تا 30 ساڵە خوێنی برینی کیمیایی هەڵەبجە وشک نەبووتەوە هەناسەی توندی زاماردانی کیمیایی هەڵەبجە چاک نەبووە
باوکو و دایکی مناڵانی ونبووی هەڵەبجە هێشتا باوەشیان نەکەن بۆ کەسیان بۆیە ئەوە یەکەم قسەی شاریع و بەشێک و هاوڵاتیش نییە ئەوە نوزەش نییە حەز ناکەم پرسیار بێ بەڵام من پێم باشە یەک حەقەت باس بکەین ئەندامانی نیشتیمانی ئەنجومەنی نیشتیمانی عێراق نوێنەری کەیسی کوردن نوێنەری ناسنامەی کوردن نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و قەزیەی کوردن لە عێراقا کورد و عەرەب و کورد و شیعە و سوننە هەیە لە عێراقا لیبراڵ و کۆزەرڤاتیڤ نییە ئیسلامی و عیلمانی نییە کورد یەکیانە کورد یەک دەنگە یەک خیتابە جا لیبراڵی دیموکراسیت نەتەوەییت عیلمانیت ئیسلامیت وەکو کورد مامەڵە لەگەڵەکرێ ئەفم کەی شیعەش عینشت سونەش عینشت بۆیە ئەو هەشتا نوێنەری من کە ئێشتا چێتە ئیشەڵڵا چێتە ناو ئەنجومەنی نیشتیمانی عێراقەوە نوێنەری هەموو کەیسی کووردە نوێنەری ئەوە نییە بڵێ من جادە ڕاکێشم و کارەبایانم ئەگەر ئەندامێکی ئەنجومەنی نیشتیمانی عێراق بەتەمای ئەوە بێ ئەم ئاخر جملەیە ببوورە بەتەمای ئەوە بێ بە جادە ڕاکێشان دەنگی من ڕاکێشێ وەکو وایە مرۆڤێک بڕاتە لای نانەوایەک بڵێ ئادەی چیرۆیە گۆشتم بەرێ ئەرچی ئەو ئەرچی کەیسی نیشتیمانیە ئەرچی ناسنامەی کووردە ئەرچی قەزەی حرەکەی تەحڕوری واتە بزوتەوە ڕزگاری خوازانی گەلی کوردستانە نە ئەرچی جادە ڕاکێشانەوە نە کارەبایە و نە دەست خۆش کاگازاد وەڵامەکەت زۆر باش بوو زۆر بەجێ بوو پرسیارەکەی من ڕەنگە ڕاستێکی تاڵ بێت بەڵام پێم خۆش بوو بیگەێنم کە ئەوە لە ماوەی ڕابردوودا ئێمە بینیمان بیستمان کە ئەمە بۆ منیش وەکو کوردێک ناخۆش بۆ گەرێسا هەرچەنە شوێنەکەی من ئێستا لە مەوقعی پرسیارکردنام و سەحافیم بەڵام هەر وەکو کوردێک منیش ئەوم پێ ناخۆش بوو بەڵام وەڵامەکەت بەجێ بوو گرنگەوەی پەیامەکەت گەیشت بۆیە لەو ڕوانگەی و پرسیارەکەم کرد کە مستەمسەک هەبوو کاک علی با بێمە لای بەڕێستان دوکتۆر دوا پرسیار بێت چەند دقەیەکی کەمم ماوە بۆ ئێوە پێم خۆشە هەر لەسەر ئەو کەشە ئارامی کە باسیەکەن و تێک نەچێت و بەو هیوایان کە بەو کەشە ئارامە پرۆسەکە تێپەڕێت چ داوایەکت لەو کاندیدە بەڕێزانە هەیە کە لە دەڤەرەکەی ئێوە کاندیدن و چ داوایەکیشت لە هاوڵاتیان هەیە ڕەنگێکی گشتی پارێزگا هاتهۆکێ مەسەلە هەڵبژاردننادا ئەم پشت ڕاستین کو دێ کەش و هەوایەکی زۆری ئارام ڕێوە چیتن کۆمبونێت خۆداژیمە تەکەزیال سەر هەندێک کردی کەس سەر یاسای ڤەنینە کەس دەرڤەی ڕێنەمایانینە هیچ لایەنێکی سیاسی و هیچ کاندیدەک و ڕفتار آمد گەل هەمی کاندیدا و گەل هەمی طبعا نوکە قوارض سیاسی نینن کاندیدن گەل هەمی کاندیدایان ژیا گەر لایەنە سیاسی هەیە گەل هەم یا دێوەکو یەک بیت و من تأکید جیا کردی نەک جارەکە 10 جارە من کۆمبونێت خۆدا تأکید دام و دەستگەهێت ئەمنی و جێبەجێ کار کردی رفتارە یەکسان دێت گەل هەمی کاندیداکەن ئەو تشتێ بوو کاندیدێکی ئازاد بێت بۆ هەمی کاندیدا ئازادە ئەوێ بوو کاندیدێکی مەمنوع بێت بۆ هەمی کاندیدا مەمنوع ئەو ڕێنەمایەت کو برایم لەبەرێزکا گۆمێدا ئاماژە پێدای ئەو ڕێنەمایەتمە هەمیانە و دەوێت بۆی ڕەنگیژی جێبەجێ ببن بەس ئەگەر یعنی کێشەیەکە بچیکژی لە جهێکە نامەبەینا هەوادارێت کاندیدێکت گەل کاندیدێکی هەبن ئەو بابەتێکی جدایە دەرگەهت ڤەکرینە کۆمسیۆنا سەربەخوا هەڵبژاردنەوە هەی ئەم خود حاضرین لجنە ئەمنیە هەی و دادگەهێت کوردستانێژت مەوجودن شێن پەنای بۆ ببن مهم ئەم دا حاضر جەماوەری خوشتویت کەین و سمعەتە هەرێما کوردستانی ئەگەر سمعەتێکە بەرز و باش هەیە سەر ئاستی جیهانی وڵاتە مثلا ئەوە یەکتر قبولکردن و ڕەنگاوڕەنگبوونا کوردستانەیە بنەحیا ئاینی بنەحیا زمانی بنەحیا ئەتنیکی بۆیە بەرهەندە یعنی بنەحیا سیاسیژی و قبولکردنا ئەکدیژی دەبێتن ئەم محاولە بکەین کوردستانی پێ ڕەنگی نیشادەین و داخوازە من بس أخير داخوازە من هاوڵاتیەت کوردستانێ لایەنێت سیاسی بەس داخوازەمە ئەوەیە کورد ئەم بێژنێ کورد و کرمانجی ئەژی کورد و کرمانجی گەل ینی گەل ئەگەر ناتوانن گوڵ بۆ بەغدا بنێرن تیکاتان لێ دەکەین دەرکیش مەنێرن چونکە ئەوەی دەچیتە بەغدا دەبێ بۆ کوردستان گوڵ بێ نەک دەرک جوانە وەسەڵام دەست خۆش دکتۆر جاوە لای ئێمە پێڵێن ئەگەر گوڵ نیت دڕکیش مەبە سپاس دەکەم زۆر سپاس بۆ هەریەک لە بەڕێزان ومێت خۆشناو پارێزگاری هەولێر کە لەگەڵمان بووی هەروەها بەڕێز ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە کاگازە دووجار سپاسی جەناب دەکەم کە وەسفی کەناڵی 24 شت کرد بە کەناڵێکی سەنگین ئەوە جێگای خۆشحاڵیە بۆ ئێمە هەروەها دکتۆر عەلی تەتەر پارێزگاری دهۆک بەو هیواین کە هەمیشە گوڵ بن زۆر سپاسانەکەم بەڵێ بەڕێزان بەم شێوەیە هاتینە کۆتای ئەم دیبەیتە تایبەتە بەو هیواین ئەم بانگەشەی هەڵبژاردنە ئەم هەڵبژاردنە بە کەشێکی ئارامدا تێپەڕێ و زۆرترین نوێنەرانی کورد لە سەرجەم پارتە سیاسەکان بچنە پەرلەمانی عێراق بۆ بەدەستێنانی مافە شایستی داراییەکان و دەستوریەکانی هەرێمی کوردستان سواز بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوو.